بە پێوە ڕێکەوتنی لە نێوانی چێتی و گۆڕاندا بۆ پێگەێنانی حکوومەتی خۆجێیی لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و هەردوو ئیدارەی گەرمیان و ڕاپەڕیندا ئیمزا کرا، پۆستی پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە نێوانی چێتی و گۆڕاندا 2 ساڵ بە 2 ساڵ پڕ دەکرێتەوە و بەڕێوە دەبرێن. دوای کۆتایی هاتنی وادەی پشکی یەکێتی لە پۆستی پارێزگاری سلێمانی، ئاسۆ فەرەیدون مۆڵەتی وەرگرت و سەردار قادر جێگری پارێزگاری سلێمانی ڕاستپێدرا بۆ ڕایکردنی کارەکانی پارێزگاری سلێمانی. هەرچەندە وا بڕیار بوو هەڤاڵ ئەبوبەکر سەرۆکی پێشووی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پۆستەکە وەربگرێت، بەڵام بەهۆی هەڵوێستی گۆڕانەوە لەسەر وادەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەڤاڵ ئەبوبەکر نەچووە ئەو پۆستەوە. هەفتەی ڕابردوو سەردار قادر پارێزگاری سلێمانی دەست لە کارکێشانەوەی لە هەر پۆستێکی حکومی و ئیداری ڕاگەیاند و هۆکارەکەشی گەڕاندەوە بۆ نەبوونی دەسەڵاتی پێویست بۆ ڕایکردنی کارەکان. ئەگەر چی وەزارەتی ناوخۆی هەرێم ڕەتی کردەوە هیچ دەسەڵاتێکی پارێزگار لە سەردار قادر وەرگیرابێتەوە. بەپێی ئەو زانیاریانشی دەست کورساد نیوز کەوتووە، لە دوایین کۆبوونەوەی سەرکردایەتی هاوبەشی یەکێتی و گۆڕاندا باز لە پڕکردنەوەی پۆستی پارێزگاری سلێمانی کراوە. هەروەها ئەنوەر تاهیر جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە پشکی گۆڕان ئەوەی ئاشکرا کرد کە بزوتنەوەی گۆڕان کاندیدی دەبێت بۆ وەرگرتنی پۆستی پارێزگاری سلێمانی و یەکێتی و گۆڕان پێکەوە ئەو پرسە یەکلایی دەکەنەوە.